ڕۆژێک بۆ دیاربەکر ئامەدی دێرین. لە ژێرناوی ڕانی دەواازەی ڕاپەڕین ئامەدی دێرین لە ئامێز دەگرێت سنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری و چالاکی ڕۆشنبیری RCE لە تازەترین کار و چالاکیەکانی خۆیدا ڕۆژی 12/6/2012 میوانداری شاندێکی باڵای کەلتوری لە سەرۆکایەتی شارەوانی دیاربەکر ئامەدی دێرین دەکات بۆ شاری ڕانیا بە مەبەستی ئەنجامدانی چەند چالاکیەکی ڕۆشنبیری و هونەری. کاتژمێردی سەرلەبەیانی لە سەرۆکایەتی شارەوانی ڕانیا مەراسیمی پێشوازی ئەنجامدانی دیالۆگێکی کللتوری و هونەری. کاتژمێر 4:30 ئێوارە لە باخچەی ناوەندی ڕێکخراوەکان کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگراف تایبەت بە شاری ئامەد. کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی 5 ئازار لەلایەن تیپی شانۆی شاری ئامەد نمایشکردنی شانۆگەریەک.